سڵاوتان لێبێ بەڕێزان لە چاوپێکەوتنێکی تایبەت لەگەڵتان دەبم سەبارەت بە کۆمەڵێک دۆسیە و تەوەرەی گرنگی جیهانی ئیسلامی بە دیاریکراوی دۆسیەی کورد لە نێو جیهانی ئیسلامی و پەیوەندیدار بە هەرێمی کوردستان و ئەو شارانەی لە ماوەکانی ڕابردوو هەیە جگەلەوەی کە هەندێک لەو دۆسیانی کە پەیوەندیدارە بە دۆسیە گرنگەکانی ئیسلامەوە و سەرنج و قسەی زانایانی ئیسلام چی دەبێت لەسەری من گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم دکتۆر عەلی قەرەداخی ئەمینداری گشتی یەکێتی زانایانی جیهانی مسلمان لە قەتەرەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵم دەبێت. دکتۆر خۆشحاڵم کە لەگەڵمانی، سوپاس بۆ بەشداری دەگەڵمان. بەوە دەست پێکەم پرسی ئەو پرسەی کە لە دنیای ئێستا زۆر تەشەنەی سندووە، بێگومان کە ئێوەش هەم ئاگادارن بابەتی بێدینی بەشێک لە وڵاتانی دنیا، هاوڵاتیانی وڵاتانی دنیا ڕویان لەم بابەتە کردووە. پەیوەندیدارە بە چیەوە؟ پەیوەندیداری ینی ئاینە ئاسمانیەکان تا چەند پەیوەندیدارن بەم دۆسیەوە؟ ئاینی ئیسلام، مەسیح، جوولەکە چەند پەیوەندیدارن بەمەوە؟ چی وای کردووە کە بەشێک لە وڵاتیانی دنیا بەرەو ئەمە بچن؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن تبع هداه. براني زور بريس فشكاني خاون قدر صلاوي إخواتان لسربه. السلام عليكم ورحمة الله وبركاته. بيشكي سپاسی کەناڵەکەتان دەکەین کە ئەم دەرفەتەی بۆ من ڕاخستان کە بتوانین کە مناقەشەی ئەم کێشانی کە لە جیهانی ئیسلامی و لە جیهاندا هەیە کە سوورەتێکی ئینشاءالله حەقیقی تەقدیمی بینەرانی خۆشەویست بکەین. ئێمە وا ئەزانین حەقیقەتەن چەند هۆیەک هەیە کە گەیشتووینەتە ئەم پلەیە. یەکێ لە هۆکان ئەوەیە بێگومان سیراع و دوشمنایەتێک هەیە بێگومان لە بینی ئەدیانەکانە، لە بینی ئەفکار و هەروەها ئەوانەی کەوا تەمەعیان هەیە بۆ وڵاتانی موسڵمانان. ئەمە ئەم کێشەیە کێشەیەکی کۆنە و تەختیت و ئیستراتیجەتی بۆ ئەکرێت بە شەکلێکی باش کە هەمیشە یعنی عالەمی ئیسلامی لە مەرحەلەیەکی لاوازی و زەعیفی و یعنی ئیختیلاف و مەشاکل بێت و لە عینی کاتشە ئەو ئاینە بەرزەی کە هەیە ئاینێکی کە لەگەڵ فترەی ئینسانیە ئەگونجێ، ئەو ئاینەیە دوور خرێتەوە لە دیراسە و لە مناقەشەیەکی علمی لەسەر مستەوای عالم. ئەمە جزئێکی ئەساسیە حقیقەتەن کە ئەبێتە هۆی بێگومان سیراعی دینی، سیراعی استعماری، سیراعی ئەمانە هەمووی دەوری خۆی هەیە و ڕۆڵی خۆی هەیە لەم کارەدا. لایەکی تریشەوە حقیقەتەن من ئەڵێم ئەوزاعی موسڵمانان بە تایبەتی کە قاعیدە دروست کرا و داعش دروست کرا، من ئەزانم کە ئەمانە دروست کران بۆ ئەم نەتیجەیە، بۆ ئەوەی کەوا تەشویهێکی زۆر زۆر ئاشکرا بێت بۆ ئاینی بەرزی ئیسلام. ئەمە واجهەی ئیسلامە، ئەوە داعیشە خەڵک ئەکوژێت، خەڵک ئەسووتێنێت بەبێ ئەوەی کەوا پرسکات ئەو تەماشای هیچی هەتێ بکات. دوایی ئەوە قاعدە لە قاعدەوە بۆ داعیش، بۆ بۆکۆ حەرام، بۆ شەبابی ئیسلامی لە زۆر شوێنە. ئەمانە بێگومان گەنجەکان یعنی دوورن، بەڵام قیادە شتەکان دوور نییە لەژێر تأثیری مخابراتی دەولی و مخابراتی ئیقلیمی. ئەمانە هەمووی کارێکی گونجاوە ینی بۆتە هۆی ئەوەی کەوا خەڵک تا حەدێک لە ئیسلام بترسێت، وەکو پێڵێن ئیسلامۆفۆبیا. لە عالەمی غەربی شاوەکو معلومی هەموو لایەکمانە ینی فکرەی عنسوری فکرێکی متەئەسیلە. حتا لە بیدایەتە ئەوە بوو کە ئەوان وایە نەزانی کە یعنی جنسی ئەبیەض، جنسی سپی عەفوەن، میزاتی خۆی هەیە لەسەر ئەجناسەکانی تر. جا لەبەر ئەوە ویستەکێش تەمان ئاینی بەرزی ئیسلام لە وڵاتەکانە، لە هەموو وڵاتێکا وجودێکی باشی هەیە و زیادیش ئەکات. یعنی مەسەرەن ئێستاکێ لە فەڕەنسا دەوری 7 ملیۆن تا 9 ملیۆن خەڵک هەیە، لە ئەڵمانیا 5 ملیۆن هەیە، مەسەرەن لە بریتانیا دەوری 3 ملیۆن هەیە، لە ئەمریکا مەسەرەن.
ئەم وجودی ئیسلامیانە بەلای ئەوانەوە ئیزعاجیانەکات. ئەم هوانە هەمووی بۆتە هۆی ئەوەی کەوە یعنی یەکەم عنصوریەت، دووهەم ئەطماعی سیاسی و یعنی باش بەڵام کاتە سوکاتیکردن بە ئاینەکان بۆچی ئەوەی کە سەرنجیەوە بێ لەسەر ئەوە زۆر جار دەبینین کە سوکاتی بە ئاینەکانەکرێ هەوڵ هەیە بۆ سوکاتیکردن بە ئاینەکان لەمەیە سەرنجتان چییە؟ ئەفوان ئەگە پرسیارەکەم لەسەرەوە بۆ زۆر جار هەوڵ دەدرێت کە سوکاتی بە ئاینەکان بکرێت بە تایبەتی لە ڕێیان ڕۆژئاواوە یان لە وڵاتانی ڕۆژاوا هەندێک جار هەوڵی وا دەبینین ئەمەیان بۆچیە گەڕێتەوە؟ گومان ئەمانە ئەچێتەوە سەر دووشت. یەکەم یعنی بەڕاستی تەمەعێکی اقتصادی و خۆت ئەزانێت نظامی ڕەسمالی کە ئێمە دیراسی ئەکەین و تەخەسوسمان لەو نظامی اقتصادی هەیە تەرکیزێکی زۆر زۆر ئەکات حتا کە وەختێک ئەهدافی نظامی ڕەسمالی دانرا دووشت بوو بەڵام دووشتەکە زۆر زۆر گەورە. یەکەم ئەڵێ غەرەز لەما یعنی بۆ ئیدارەی ماڵ و ئەمانە دووشتە. یەکەم ڕفاهیەتی ئینسان لە هەموو جانبێکەوە، دووهەم سەیتەرەی دەولەکە و درە و هەیمەنەی دەولەی ئەو دەولەی کە ڕەسمالیە لەسەر دۆلەکانی تر. ئەم دوو هەدەفەیە بێگومان وەختێک ئەگونجێن وەختێک تەطبیق ئەکرێن کە مقابلەکە زەعیف و لاواز بێت یان مقابلەکە تەشویهی سوورەتەکەی بکرێت کە نەتوانێت دیفاع بکە لە نەفسی خۆی. ئەمە منو ئەزانم یەکێکە لەو ئەوەی سەکەوکو معلومی جەنابتە لە فەڕەنسا مەسەرەن لە بەلجیکا لە زۆر لە دۆلەکانە لەم مەرحەلەی ئەخیرە ئەوە بوو منافەسە بۆ گەیشتن بە ڕیاسەتی دەولە لە فەڕەنسا یان بۆ وەرگرتنی کورسی لە زۆر شوێنەکانی ترە منافەسەکە لەسەر ئەوە بوو کێ بەرنامەژەکەی دژی ئیسلام و مسلمانان زۆرترە، کێ زیاتر تەزیق ئەکاتە سەر حڕیەتی مسلمانان لە عینی کاتیشا ئەمە نەگونجاوە لەگەڵ نظامی دموکراتی و لەگەڵ نظامی علمانیشا. جا لەبەرەوە ئەم هۆیانە هەمووی کو ئەبێتەوە بەڕاستی ئیتر ئێمەی عالەمی ئیسلامیش بەداخەوە متفەڕق و متمەزق و لاوازین لەبەر ئەوە کەوینە ئەو گێژاوە و ئەو مشکلە گەورەوە. باش من سەبارەت بە دۆستی کورد لەلایەن وڵاتانی جیهانی ئیسلامیەوە چۆن مامەڵە چۆن دەڕوانە کورد تۆکو کوردێک کە ئێستا سەرۆکی و ئەمینداری گشتی یەکێتی زانانی مسلمانی جیهانیت ینی چۆن گفتوگۆت لەگەڵ کردوون چیان لەگەڵ باس کردووی سەبارەت بە دۆستی کورد لە جیهانە لە جیهانی ئیسلامیا بەگشتی؟ حقیقەتەن من بە ڕاستی عەرزی جەناب دەکەم یعنی سومعەی گەلی کورد وەکو گەل سومعەیەکی زۆر محتەرەمی هەیە لە هەموو عالەمدا بە تایبەتی لەبەر دوو هۆی گەورە. یەکەم سەلاح الدین کە ڕەمزێکی کوردی گەورەیە لەگەڵ کێشەکەیە توانی کە ینی قودسی شەریف و مزگەوتی ئەقسا بگەڕێنێتەوە بۆ ژێر دایرەی ینی حکمی ئیسلامی و هەموو ئەو سەلیبیانەی کە تقریبەن لە قودسا 90 ساڵمانەوە لە شوێنەکانی تر لە شام لە بازە شوێنەکە 200 ساڵمانەوە ئەمانە دەریان بکات لە وڵاتە. ئەمە سومعەیەکی گەورەی داوە بە یعنی شعبی کورد کە شخصێکی وە ئینتیمای هەیە بۆ گەلی کورد و معظەمی جێشەکەش و سەربازەکانی لە گەلی کوردن. ئێستاکە زۆربەی عائیلات لە خەلیل و لە قودس و ئەوانە وصولەکان ئەگەڕێتەوە بۆ گەلی کورد و بە تایبەتی ئیستەش کەوا قودس یعنی لەژێر احتیلالی یعنی دەولەی ئیسرائیل هەیە بێگومان حکمی ئومەم متحیدەش ئەمە زیاتر قەزەی کورد هێنێتە پێشاو کە ئەمە شعبێکە کە خزمەتی کردووە. ناحی دووهەم ناحی علمی حقیقەتەن علەمای کورد ڕۆڵێکی زۆر زۆر گەورەیان بووە لە زۆربەی شتەکانە. مەسەڵەن لە علمی حەدیثە مەرجعیەتی علمی حەدیث ئیساکێ ئەچێتەوە بۆ ئیبن سەلاحی شەهرەزووری کە پیاوێکی کورد بووە، ئەچێتەوە بۆ حافظی عێراقی کە پیاوێکی کورد بووە، ئەچێتەوە بۆ ئەثەریەکان جەزەریەکان کە نسبەتە بۆ جەزیرەی ئیبن عومەر نەک بۆ جەزیرەی عەرەبی. مجموعەیەکی زۆر لە عولەما هەر لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەحابیەک ممەثلمان بۆ ڕۆیشت بۆ ئەوێ کە گاڤان لەو کاتەوە تا مەیمونی کوردی کە یەکێکە لە کیباری تابعین ئەم سومعەیە لە بەرچاوی عولەما و
تێگەیشتەکانە هەیە بێگومان ینی جانیبەکەی تر ئەوانەی کە قەومین و شۆڤێنین و عنسورین بێگومان دژی گەلی کورد بن جا لەبەر ئەوە ئەم قەزەیە ینی گەلی کورد ئەوە ئەزانم قەزەیەکە زۆر ئەساسیە و زۆر ینی احتیمامی پێ ئەکرێ ئەمە بەڵام من بە مناسبەیە مادەم جەنابەت پرسیارت لێم کرد من داوا ئەەکەم لە گەلی کورد کە ئەم تاریخی خۆمانە ئێمە زیندوو کەینەوە من زۆر سەرم سوڕ ئەمێنێ بەڕاستی لەم گەلی کوردی خۆمانە لەم قیادەی خۆمانە کە هەموو عالم بە دوای ڕەمزێکە ئەگەڕێ ئێمە ڕەمزەکانی خۆمان احتیمامی پێ ناکەین بەڵکو جاری وهەیە بەعضێکیان ژنەوی شەدەن بە ڕەمزەکان و ئیهانەیان ئەکەن و تەزعیفیانەکەن ئەمە شتێکە زۆر غەڵەتە ئەم عالەمە ئیسەکێ بەرەو جیهانی ئەڕوات بەرەو کۆبوونەوە ئەڕوات ئەم ڕوموزانە ئێمە کۆ ئەکاتەوە من ئەڵێم هەموو عالم ئیسەکێ ئیستیفادە ئەکا لە ئیسلام بەڵام بەداخەوە گەلی کوردی ئێمە و قیادەی کوردی ئێمە بەداخەوە ئیستیفادە ناکەن ئەم ڕوموزە ئیسلامیانە و حتا لەو ینی ئیسلامەیەکەوە یارمەتی دەرمان ئەبێت بۆ ئەوەیەوە بۆ هەموو جانیبێکی اقتصادی بۆ جانبی سیاسی بۆ جوانی بەکانی باشە تۆ باش سەرنج هەبوو لەسەر کورد خۆی من بەوە لەگەڵ تا لەسەر دۆسی کورد قساکەم بابەتی ئەو هێرشە موشکیانی کرایە سەر هەولێر یان سەر هەرێمی کوردستان ئەو شارانی کە هەیە تۆ چی دەڵێ لەسەر ئەوە ئەو هێرشانی کە کرانە سەر هەولێر لە ماوەکانی ڕابردوو چەند جارێک هێرشی موشکی کران و چەند جارێک بەرپرسانی هەرێمی کوردستانیش قسەیان کرد لەسەری ئێمە ئیدانەمان کرد ڕسمیەن ئەو هێرشانەمان ئیدانە کرد بە ڕسمی وتمان ئەمانە بەڕاستی داخڵە لەژێر سایەی ئیرهابە ئەچێتە ناو ئیرهابەوە بەڵام بەداخەوە ئیرهابێک لەوانەیە لەژێر سایەی حکوومەتا بێت وەکو بەداخەوە حەشتی شعبی و ئەمانە ئێمە ئیدانەی ئەو کارەمان کرد وتمان ئەمانە ناگونجێت ئەبەدەن لەگەڵ استقراری عێراقا و هەروەها لەگەڵ احتیرامی جزئێکی ئەساسی لە ئیقلیمی کوردستان ئێمە ئەوانە بەلامان شتێکی زۆر غەڵەت بوو و من حەزمە کرد بەڕاستەکەی یعنی قیادەی کورد ئەم کارەی بگەیانێتە عالەم ئێمە محاولەمان کرد وەکو ئیتیحاد بەڵام ئەگەر یارمەتی دەربێ قیادەی کورد و ئەوەی کەوا ئەم کارانە بخاتە ڕۆوە لە ناحەیەکی ئیسلامیەوە کە ئەمە مدانە کە ئەمە شتێکی ناشرینە کە ئەمە حتا بەنسبەت ینی حتا اعتیدا لەسەر ئەوانەی کە ئەژین لە ناومانە لە غەیری دووەلەکان حتا لە هەر جهەتێک بێ شەرعەن مادام ئەمانیان وەرگرتووە مادام عەهدیان وەرگرتووە مادام شەرعەن واجبە لەسەرمان محافظەیان بکەن ئەمانە پێویست ینی ئیدانە بکرێ و ئیدانەش کراوە حەقیقەتەن و بێگومان ئەگەر قیادەی کوردی و سیاسی کورد و هەروەها ئیعلامی کورد ئەگەر ڕۆڵی خۆی ببینێ ئەو بیت زیاتر من و ئەزانم زیاتر تەفاعلی عالەمی ئیسلامی و عالەمی عەرەبیمان لەگەڵە ئابوو جگە لە جیهانی گشتیش کەوەکو ئەوروپا و ئەمریکایە ئەوە بێگومان تا حدێک متفاعلن لەگەڵمانە بەڵام عالەمی ئیسلامی و عالەمی عەرەبی پێویستەکە بە زیاتر بە جوهد و کۆششی هەموو لایەکمان چی بە بەرپرسان و کەسانی یەکەمی کوردستانە لێ بۆن چی بە مەسعود بەرزانی ئەڵێ سەبارەت بەو سەرنجانی کە هەتە ینی چیان پێ دەڵێ پێویستە چی بکەن چۆن مامەڵە بکەن چۆن مامەڵە لەگەڵ ئەم فشارانە بکەن و ئەگەر مەترسیەکەی و کەوان باسێکن دەڵێن مەترسی جدی لەسەر هەرێمی کوردستان هەیە طبعا يعني من ئەڵێم بێگومان مەترسی هەمیشە هەیە هەر گەلێک وەکو شاعیرەکەڵ هەر گەلێک کە بیەوێت يعني قیمەت و کەرامەتی خۆی بپارێزێت ئەبێ تەسخیە بدات و ئەبێ یەک بێ من ئەوەی کە ئێڵێم بە قیادەی کورد ئەڵێم یەک بن بەرنامەشتان یەک بێت سیاستتان یەک بێت بەلای کەمیەوە لەسەر سەوابێتی گەلی کورد لەسەر سەوابێتی ئەساسی من نصیحەتم و کاغەزێکیشم نووسی ڕەنگە تۆ پێشتر هەوڵێکشت کرد هەوڵێکتدا بۆ یەکدەنگی وەک ریزی کورد جابان کەس استیجابەی نەکرد من طرحی مەشروعێکم کرد وەختی خۆی جەنابەت ئەزانی دەوری 1990 بەڕاستی لە زمانی جەنابی مام جەلال و
خوا لێی خۆش بێت لەگەڵ جەنابی کاک مەسعود من مشکلەیەکی زۆر گەورە بوو خەریب و بێتە شەڕ ئێمە هاتین چوونە لای کاک مەسعود و هەروەها لای مەکتەبی سیاسی پارتی و لەوێەوە قسەمان لەگەڵاکردن موافقەیەکی مەبدەئی هەبوو چوون بۆ لای جەنابی ئیمام جەلال دوایی گەڕامەوە ئەلموهیم گەیشتینە نەتیجەیەک الحەمدوللا مەکتەبی سیاسی هەردوو لایەن کۆبوونەوە لە هەولێر و تقریبا بڵێن لەژێر ڕعایە و ئیشرافی ئێمە و گەیشتینە نەتیجەیەک و تەوقیع ئیتیفاقیەکە کرا ئەمە زۆر شتێکی پیرۆز بوو چونکی شەڕ ئێمە چی ئیسفادەی لێ دەکەین بەڕاستی بەعەکسەوە ئێمە گەلی کورد و قیادەی کورد ئەبێ بزانێ هەمیشە لەژێر سایەی ترسناکیێکی زۆر زۆر گەورەیە ئەمە پێویستەکە کە یەک بن پێویستەکات کە بەرنامەیان یەک بێت. تۆ باسی ئەوەت کرد کە و محاولێت کردووە کە لە کاتی سەردەمی ئیمام جەلالدا بەڵام تۆ ئێستا زانی کە کاک مەسعود ماوە چی دەڵێ بە ئەو ینی چ پامێک تێبە و دەزانی کە تاوەکو ئێستاش ململانی حیزبەکان بەردەوامن گرژیەر هەیە بەڵێ یانی تۆ دەزانی کە تاوەکو ئێستا گرژیەر هەیە و نمونی ئەوە دێناوە لەو محاولانی پێشوو کە کردوتە ینی چی بە کاک مەسعود بارزانی دەڵێ سەبارەت بە ڕۆڵی ئەو لەو ململانیانی کە هەیە. بەڵێ من عەرزی کاک مەسعود ئەکەم ئەڵێم وەکو تۆ ئیستەکێ برا گەورەیەک وایت دوایی ئیتیفاقیەتێکی شەبوو لە بینی پارتی وێکێتیە ئەگەر زروف گۆڕابێت ئەبێت تەنازول هەبێ بۆ هەردوولا بۆ لەبەر خاتری کێشەی بۆ ئەوەی کەوا کێشەی کورد نەبێتە کێشەیەکی عێراقی و دوایی خەڵک بێت بۆمان حەلکە وەکو جاران وەکو معلومی ژناتە ماوەیەک مەسەرەن ینی سەربازی غەیری کوردستان و غەیری عێراقیش فاصل بوو لە بینی بڵێن یەکێتی و پارتی ئەمە شتێکی زۆر ناشرینە بۆ هەمومان من داوا ئەکەین بەیتی داخلی وەکۆڵێ ماڵی خۆمان کە ماڵی کووردە پێکی بهێنین بە شەکلێکی زۆر زۆر ڕێک و پێک وهروها دور بين لم صراعاتنا ومتفق بين إسكي الآن بالمناسبة من طبعا خط زاني لعالمي خليجي ودوائي لعالمي عربي براسي عالمي عربي استاكي زور نقدي كرد أكا على أوان بون بهوي أوي كوا يعني انتخاباتي دوايا ناجح نبو چونكي نانتواني كوبنا ولا سر رئيسك إساء خلق عليه بإيما حتى الله إيوا أجر نتوانن لسر اختياري رئيس جمهورية كوب نوا لسر شي كو أبنوا يعني من بصراحة لهم بوي كوا يعني ولا نصيحته للجراني ونارحتي وأمقساكم يعني خلط زور نقدي كردك عليه بحاسي غريبة وتأمرنا براسته خوبة توتراون سبارت بكرد كيقدنيا ودوسي سروكاتي كوماري يقلانا كردوتو بو كسيك بو كانديدك أمرخنا راسته خوبة توتراون بەڵێ من لە مستەوایاتی نەک شعبی نەک لەسەر مستەوای علەما لەسەر مستەوایاتی ڕسمی کە لیقان لەگەڵاکەین لە خەلیج کە لیقاءاتمان هەیە لەگەڵ بەعزە مەسئولێکی گەورە وەکو لەسەر مستەوای وەزیر خارجی یان ئومەڕا یان شوێنێکی تر کە ئەزانن من لە کوردم یەک ساڵی باشە بۆچی کورد بۆتە سەبەب بۆچی اتفاق ناکەن ئەمە شتێکی زۆر زۆر بەسیتە يعني ئێوە ڕئیسێکتان هەیە مانع چییە ئەگەر ئەو ڕئیسە مێنێتەوە یان یەکێکی تر اختیارکەن و معقولة حومان هشمان نتواني قالي كل اختياري شخصي بكات زور يعني أقل وابيت خلق عليه قال ونتوانا اختياري الرئيسي بكان أي اختياري كثير كان أما ناحيك يعني ناحيدهم براسي ضرورية كوا يادي كل بقشتي عليهم نكبة يعني تخصيص كزور قرنجي بدات بقلكي بمحتاج نبي أما هما أزانين اقتصاد مال جزء زور أساسية لحياة إنسان باشا قال يما رواتب خلقك رواتب دس نكويت مشاكلي هبت فقيرانا وكويسك دوري شوار صال بين صال أم معاناة هيا وأم معاناة حل نبوة أما براستكي أمش مشكلة قورية أبيته هو لا سامح الله كزور لكرد قناعتي عن هبه كبقرنا وبوجر ساي دولة العراق ئەمەش مەترسێکی گەورەیە تۆ ئاگاداری دۆخی ئاسایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ئەو ناڕەزاتی کە خەڵگەیەتی ئەو کێشە و گرفتانی کە خەڵگەیەتی هاوڵاتی ئاساییەتی لە گرانی هەر لە شێوازی حکومڕانی و ئەو سەرنج و ڕخنانی کە هەیە
ینی پێت وایە کە ینی هاوڵاتی لەسەر حەقە لەسەرەوەی کە چاوەڕێی خزمەتگوزاری زیاترەکە بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ دۆخی خراپترە بێ تۆ چی بە بەرپرسانی هەرێ مەڵێ؟ من ئەڵێم واجبە شەرعەن وقوم يعني بهمو ناحية بشرع بلي بدستور بلي همو اشتك جنابة باسي بكيت بالشرع بلين بقانون بلين بوطنية بلين واجبة لسر قيادة كتوفيري يعني رفاهيتك ومعيشتك محترم بيك بيني بوكلكي أما ناحية يما يسكي لبيني دوشتاي مثلا يان نوتكا يما بيفروشين يان راتبك هذا يما موازنة بكين موازنة أساسي من لاقتصاد أوي كامو مصلحته بو نكبو أفراد بو قالك آية يما نود بفروشين قانزاج معنا يان راتبك بيت بو كردستان قانزاج معنا موازنة كي حقيقي أكينو بمشورة لقل وجهاي أحزاب وجهاي قالي كرد بس بكيتو بوي بشتنا من وأزانم أما مشكلة قورية واجبة حل بكرة لصالح الشعب دائما قل تقريبا لسرحقة أجر دائما قل بقشتي نعلم مجموعيك هلصنو أو أنا نعم بلام قل بقشتي كوقتك داوايكي قشتي كرد من وأزانم داواكي بيوست استجابة بكرة شوكي والتعبير أنت لضميري أو أمتي كان ئەوان قیادەی ئەکەن. باشە بەڵام دکتۆر ینی بەپێی بەدۆداچوونی هەندێک لە پەرلەمانتاران و هەندێک لەلایەنەکانی ئۆپۆزسیۆنیشانی ئەگەر هەرێمی کوردستان بەو داواکاری کە هەبووە نەوت تەنها لە ڕێگەی بەغداوە بفرۆشێت دەتوانێت مانگا ینی ساڵانە بڕی پارەی پێویست بێنێتەوە بۆ هەرێمی کوردستان کە هەم موچە یا دوو موچەی پێ بدرێت یان پرۆژە خزمەتگوزارەکان بخاتەوە گەڕ بووە مامەڵە ناکە لە کاتێکا کە خۆی هێشتا ناتوانێت هەم موچە بە وەک پێویست بدات هەم خزمەتگوزارەکان پێشکەشی خەڵک بکە ئانی هەموو کەرتەکانی تەندروستی پەروەردە شارەوانی و خزمەتگوزارەکان وای لاتۆ دەچێتەوە لای کۆمپانیای کەرتی تایبەت وەوە جارێکی تر لەسەر هاوڵاتی ئەرکێکی قورستر دەبێەوە ینی گیرفانی هاوڵاتی ئەم هەموو پارەی هەڵناگرێت کە بیداتە کۆمپانیەکان. حقیقەتەن ئەم مەسەلەیە من زۆر جار باسم کردووە کە لەگەڵ زۆر ئەو شخصیاتانەی کەوا لیقامان کردووە لەگەڵیانە و بەیان بەڕاستی پێم وتومە واجبە بۆ ئەوەی کەوا ئێوە شەفاف بن شەفافێت لەم عالەمی تازە واجبە گەل زۆر زیرەکە و مەزانن کەوا گەل و ینی گەل ئاگای نییە لە شتێک گەل هەموو شتێک ئەخوێنێتەوە مەفروض وایە یعنی مەسەرەن بڵێم بوكو حتى شبه استفتاء أظن والله من أقل نود بفروشم بمنتهى الشفافية أو ند والداتك كمان أقل العراق وبه ينم أو أنا والداتك كمان أقل أو كاتي عراق فرزا والله من راتب نادم أو اشتكي تلا أو كاتي بمنتهى الشفافية وبيستك كوا قيادي كردي بلي والله عراق يعني رازي نابت وبارا كمان نادتي أو اشتكي تواو بلام أقل عراق فرزا رازي بي راتبي تواو بدات وفعلا قالي كرد يعني قيادي كرد نتواني لرقينا وتقوى توفيري أو راتبك همو كس أزاني بيويستا بعقل بلي بحكمة بلي بشرع بلي بحركسي بلي كان عن مصلحة به واجبة إنسان اتجاهي بوكات يعني غنى هو كان أقرأته وشان اشتك يعني من استكش راستكي نازانم أسبابي أزانم طبعا أسباب زورة لو أنا بلام نازانم أسبابي حقيقي كشيء بوشي أم يعني أم قالي كذا أجينا أم مرحلة كاستكيت يما جنابة أزاني لا وأزانم 2000 تقريبا 2013 شوارده راتب وشت هات براسي قالي كل زور قشايوه راتبك بكاملي هات زور جوان قشايوه دواي وقت شوينا أمكي شيء نوتو دي خلق العالمي يعني يشكوتوها النوت خزمتكاري إنسانة خزمتي قل أكاد شون أبيت النوت بو مشكليك والله من نتو أنا مراتبكش بمو لعيني كاتشا لبغاي ورنكر أما كيستكاد وأزان
قیادەی کورد زۆر واضح و شەفاف بێت و هەموو شتێ بخاتە بەردەمی گەلی کورد ئەمە حالەتەکەیە ئەمە وەزعەکەیە ئەوە معقولە ئەمما ئێمە گەل نەزانێت چیە سەبەکەی هەموو کەسێک بۆی هەیە کەوا ئەتیراز بگرێ لەم حاڵەتەی کەوا گەلی کورتایەتی. باشە، ینی زۆربەی کات باسی نەبوون یەکریزی لایەنەکان لە هەرێمی کوردستان ئەکرێ بێگومان ئێوەش پێشتر هەوڵتان داوە بۆی کە لایەنەکان یەکریز بن. ینی سراحی ئەم لایەنانە لەسەر چییە؟ لەسەر دەسەڵاتە، لەسەر بەرژەوەندی خەڵکە؟ چکە هەموو لایەنەکان باز لە بەرژەوەندی خەڵکەکەنەوە، خەڵکیش لەو وزەرانە ناخۆش و تاڵەدایەکە باسمان کرد. حقیقەتەن سراعەکە ئەگەڕێتەوە بۆ چەند شتێک. یەکەم بێگومان سراعی حکم و قووەت و ماڵ و ئەمەیە، ئەوە یەکەم. دووهەم بەڕاستی بەلای منەوە سراعی نەزانین و تێنەگەیشتن لە ئەوزاعی عالەمی. یعنی ئێمە هەمومان گوێمان لێبوو کە ممثلی ئومەمی متحیدە یعنی ڕسالەیەکی زۆر جوان و کەلیمەیەکی زۆر جوانی خوێندەوە، وتی با بژێن ئێمە بەم حاڵەتی کە ئێوە هەن کە هێشتا نەبوونە حکوومەتێک، مؤسساتی حکومی زۆر کەمە خاصەتەن بەسەر بوارەی وەزارەتی داخلی و وەزارەتی خارجی، ئێمە کە وەکو ئومەمی متحیدە ناتوانین سەبر بکەین لەسەر ئەم حاڵەتە، يعني حالة بقولي استثنائية، يعني حالة نادبارية. أما واقعية براستي أبيت يعني أمشتاني مصالحي الشخصية، تدخلات دولك يعني تدخلات دولي إقليمي، تدخلات داخلي، أما أنا همي أسبابا بلان بيويستكا قيادي حكيم قيادي عاقل أبيت متأثر نبي بخارجه بەڵکو متأثر بێ بە مەسلحەتی گەلی کورد و بەرژەوەندی گەلی کوردەوە. ئێمە ئەوەمانەوێت کەوا وەکو خۆی تەعالە لە قورئان ئەڵێ تەعالەو ئیلا کەلیمەتین سەوا، ئێمە داوا ئەکەین کە ئەمانە تەعالەو مەنا بەرز بنەوە، یعنی تەسامی بکەن، یعنی ڕوحتان بەرز بێت، با ئەو ڕوحەتان بەرز بێت لەسەر ماڵ، لەسەر جا، لەسەر حاشای جەنابتان گەندەڵی و ئەمانە. با ئێمە لەسەر کەلیمەیەکی سەوا کۆبینەوە کە مەبادی و سەوابێتە کە خزمەتی ئەو گەلی کوردە ئەکات. ئەمە ئەوە مهم. ئەگەر هەر کاتێک قیادەی کورد فعلا تەجاوزی ئەم مەشاکلانەی کرد و تەجاوزی تەدەخلاتی خارجی کرد، تەجاوزی قەزای جاه و ماڵ و ئەم شتانێک بە شەکڵێکی عامە، من وەزانم زۆر بە سەهلی ئەگەنە نەتیجەیەکی باش و ئیجابی بۆ خزمەتی گەلی. باشە دکتۆر، بە حکمی دنیای ئیسلامی تۆ زۆربەی کات بەرپرسانی قەتار، ئیمارات، ئەمیرەکانیان دەبینی و ئاگاداری جۆری ژیانی ئەوانیت، ینی بەشێک لەوەی کە ئێستا ئیمارات و قەتەر وڵاتانی خەلیج بەو شێوەیە دەژین و تا ڕادەیەکی زۆر لە دنیاە باز لە خۆشگوزەرانی دەکرێت لە وڵاتانە پەیوەدیدارە بە پاڵپشتی وڵاتانی نێودەوڵەتی لە ئەم جۆرە لە دەوڵەت کە لە سەرەتاوە پشتی بە نەوت بەستەوە. بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە نییە، ینی هەرێمی کوردستان بۆ سوود لە ئەو سامانە سروشتی خۆی نابینێ بۆ پاڵپشتیکردنی دنیا لێ. لە کاتێکدا تۆ ئێستا باسی لەوە کرد کە دەزانی کە نوێنەری نەتەوەیەگرتوەکان باسی لەوە کردو کە ئێوە تا سەر ئاوا نامێننەوە. جۆری مامەڵەکردنی هەرێمی کوردستان بۆ بەم شێوەیە، بۆ لە ئیمارات بەم شێوەیە دەیبینین، یا لە قەتەر بەم شێوەیە دەیبینین کە دنیا لە پشتیانە و بوونەتە دەواازەیەکی گەورە و گرنگ، بۆ لە هەرێمی کوردستان ئاوا بێ. طبعا يعني إرادي سياسية كان دوري خويه رولي خويه أما يكم أماني قطر وإمارات إراديان وايا كقلكيان مثلا سكي أما لقطر أمير خطيك داناوة رؤية الأمير بو صالي 2006 شلون أبي يعني طبعا أمر رؤية ل 2002 دان راوة يعني بو 23 صار إمارات دو خطة استراتيجي لو بيش دانا طبعا من لا أوقات اشتركهم حتى لسر بنكي إسلامي دوري بيش 6 صار بيش استكي 5 صار بيش استكي خطة استراتيجية دانا شون إمام أم ولاته بيش بخير وفعلا استكي براستك دبي يعني أبو ظبي يعني أو يعني لبعض اشتكى زون متطور ترى لولاته غربية كان أما أنا بإراديك السياسي بخطيك استراتيجي
بەمەی بە سەرفکردنی ماڵی شعب و بترۆل و غازە لەم مەساڵحانە چونکی وای جگە لە ئیسtismاری خارج مەسەن دوبەی بالمناسب دوبەی نەوتی کەمە غازی نییە بەڵام توانەی ئەو قەدەرەی کە هەیەی لە ماڵ کەوکو بترۆل ئەوانەیە بتوانێت ئیسtisماراتێکی خارجی گەورە بکات و بگاتە ئەو پلەیە خەتەر الحەمدلله غازی هەیە و بترۆلی هەیە و ئیسەکە چۆن ئەیەوێ پێشکەوێ لە هەموو مەجالاتێکە نەکرد مەجالاتی دروستکردنی بنا و عمارات و ئەبراج نا ئێستا صناعاتی عسکری صناعاتی مەدەنی تقنيات استكي قطر شاركة بس 30% لزوبي شركات تقنيات عالمي وكو أوزون أمريكا وكو شركات عالمي بترول حتى هيني روسي وحتى هيني فرنسي وأوانا إما بيويسمان بوهايا براسي بإراديك بقوة بخطيك استراتيجي بدور بونوان لبرجواندي شخصي وحزبي الأمم المتحدة تماشاي إيما أكاد تماشاي قلي كل أكاد عليه مجموعات هاروانية بالمناسبة من يعني ضمني مستشارين بو جوانب إستكي زكاة واقتصاد لسر مستوى أمين داري اشتي أمم المتحدة يعني قبل بيش شان روجك إما اجتماع مع هؤلاء قال نائب أمم المتحدة بو مسألة تنمية عالمي إسلامي رسميا أو جولي سيهم وشعر هما اوان ك يعني يكيك لو انا مستشاري خاص زور برادر ما يعني كباسي اما سلام لقلاكر الله ما مشكله ما لكردستان اويا يعني اولا تقريبا وكدو حكمه وايا سيهمن عفوا دوهم سيهم اويا ك يعني شفافيه نيه شوارم اويا كمثلا كسك ايوه مشروعك استثماري قانون زوري المتينادات جگەل لە تەدەخلی ئەحزابەکە واتە چێگیری سکرتێری نەتەوە یەکگرتووەکان بە تۆڵێکە بە تۆی وتووەکە لە هەرێمی کوردستان حکومەتی دوو ئیدارەیی هەیە وە سەرنجی دیاریکرا و وردیانێ لەسەر کۆی ژیان لە هەرێمی کوردستان نا یەکێک لە مستەشارەکان قسەمان لەگەڵاکردن وەکو نەک شتێکی ڕسمی شتێکی وەکو برایەتی ئەو ئیشارە ئەکەن بۆ ئەوەی کەوا پێویستەکە یعنی ئەوان داوا ئەکەن کە گەلی کورد حکومەت بێت ئێ باشە بەڵام دکتۆر ببوورە ئێستانی هەرێم نەتەوە گرتوەکان و نوێنەری وڵاتان داوا دەکەن لە هەرێمی کوردستان کاڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ نزیکترین وادەکە ڕۆژانی ڕابردوو بوو کۆبوونەوەیان کرد دەڵێن لە عادی خۆی هەڵبژاردن ناکرێت مەبەستم لێ بەرپرسانی هەرێمی کوردستان پارتی وێشێتی تەنانەت گوێ بە سەرنجەکانی نەتەوە گرتوەکانیش نادەن تۆ خۆت چیڵێ لەسەر هەڵبژاردن پێویست نییە هەڵبژاردن لە وادی خۆی بکرێ سەقامگیری هەبێ لە وڵات یانی سەقامگیری و ئەمنیەت و ئاسایی چۆن بەدەستێک کە تۆ هەڵبژاردن لە کاتی خۆی نەکەی ئەم هەموو سەرنجە پشتگوێ بخەی من خۆی ئەساساً ئەگەڕێتەوە مەسەلەکە بۆ مەسەلەی دستور بەپێی شەرع و هەروەها بەپێی قوانینی دەولی ربط و تەنظیمی عەلاقە ئەکات لە بینی حاکمەکان و سیاسیەکان و لە بینی گەل جا لەبەرەوە شەرعەن دروست نییە و قانونا دروست نییە کە مخالفەی ئەو دستورە بکرێت یعنی مادام دستور قراری داوە مادام بەرلەمان قراری داوە التزام يا أيها الذين آمنوا أوفوا بالعقود لقانون شا طبعا احترام دستور بلاي أوانوا اشتكي زور واجب وأساسي جا لبرو ما وكدو مخالفة أكين نك من الله نك لسر مسألة انتخابات وكجنابة فرمو بيقومان واجبك التزام كين بمقتضيات الدستور هروها دستور بوش بو آزادي بو حرية بو كرامة إنسان بو شفافية بو دوربون لفساد وقندلي بو تحقيق رفاهية بو قلي كرد أمانة همي مقتضيات دستور جاء بيت أويك لهالدولة كذا المقصود من كردستان شنيع ما بالذات يعني شرعا وقانونا في أمم المتحدة وهروها الدولة يعني يشكوتو كان دستور مقدسة لشرع أما عهد بيمان لبيني تو لبيني وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا جال برأوا بيستكات كوا التزام بكريب بو عهد بيماني كوا تنظيم علاقة أكا لبيني قالوا
لبين حكومته، يعني لبين برلمان ولبين حكومته، وكبرين سلطاتي سلطاتك سلطي تشريعي كبرلمان، سلطي تنفيذي كحكومته، سلطي قضائي كقضايا، كما مستقل بأوسع سلطية. وهروها أمس سلطية خدمات بوكي أجرته بو قل باش بەبڕوای تۆ ینی بابەتی هەڵبژاردن تۆ چ سەرنجێک لەسەرێکە لە کاتی خۆی بکرێ، چونکە بەرپرسانی هەرێم وەک پرسییم لە پرسیارەکەی پێشوشمەوەی کە دەڵێن ناتوان لە کاتی خۆی ئەنجامی بدەن، ینی بۆ سەقامگیری وڵات هەڵبژاردن تا چەند پێویستە؟ بێگومان یعنی بۆ ئەوەی کەوە یعنی وڵاتەکە مستەقر بێت پێویستەکە یعنی حقیقەتەن ئەو قیادەیکەوە قیادەی وڵات ئەکات فعلاً هەڵبژراو بێت لە ڕێگەی گەلەوە. بەڵام ئەگە فەرەزەن زەرورەتێکی گەورە هەبێت، زەرورەت بە معنای زەرورەت، تۆ تاخیری بخەی مانیەک دوومان سێمان مەسەرەن، ئەمە ئەبێ بەرلەمان قەراری بات نەک من و فلان و علان. مثلا ئەگەر بەرلەمان قەراری دا تەخیر بوو ولا بپی چەند ئەسبابێکی ئەمە موجودة حتى لە زۆر لە بەعض وڵاتێکە حتى يعني لە وڵاتی پێشکەوتوەکانە جاری وهەیە زۆربەی جار ئەوان حقیقەتەن انتخابات پێشەخەن، ئەوە حقیقەتە. بەڵام جاریش بووە کەوا انتخابات يعني نادر کەوا دواب بکەوێت، يعني ما تا ئێستاکە من نەمدیوە انتخابات دواب بکەوێت لە وڵاتە پێشکەوتوەکانە، بەڵام ئەگەر دوابکەوێت ئەسبابێکی زۆر واقعی و مقنعی هەیە. ئەمە بەڵام زۆربەی کات ئەوان پێشی ئەخەن بۆی کەوا فەراغێکی دستوری نەبێت، یان بۆ ئەوەی کەوا ئەگەر ئیشکالێتێک هەبێت پێویستە کاتکەوە حل بکرێت لە ڕێگەی ئەوانەی کە تەمسیلی وڵاتەکەن کە برێتین لە ئەندامی بەرلەمانەکان، بۆ ئەوەی کەوا بتوانن حکمێکی یعنی ڕەشید تەطبیق بکرێ و تعبیر بداتەوە لە ئێرادەتی گەلی کورد و گەلەکانی تریش. باش سەبارەت بە بارودۆخی یاسایی ژیانی هاوڵاتیان ئێوە بە حکمەوەی کە هەم لە دنیای ئیسلامی لە ڕێگەی پێدانی کۆمەک و پیتاک و هاوکاری و ڕۆڵتانەیە، یانی تۆ دەزانی کە لە هەرێمی کوردستانە بە هەموو ئەو سەروەتە گرنگ و باشی کە هەیەی لەسەر چاوەی سروشتی، بەڵام دۆخی خەڵک خراپە، ڕێژەی بەکاری بەرزە، ینی تۆ چ سەرنجێکی دەیەوە پێویستە چۆن کار بکرێت لەسەر ئەم کۆمەلگایانە، تەنانەت لە ڕووی دینیشەوە کە کۆمەلگەیەک بێکاری تایە باڵا بێت، کۆمەڵێک ینی ڕنگدانەوەی دەبێت لەسەر ژیانی ئاسایی هاوڵاتی. طبعا ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ بەرنامەجی حکوومەت ڕاستی خۆی مەفروض وایە لە هەموو وڵاتێکە، حتى لە زمانی حەزەتی ئەبوو بەکر کە انتخاب کرا خوتبەیەکی داوتی ئەمە من وەقف ئیشەکەم ئەوەیە، دەوری دە نوقتەی باس کرد یا دوو سێ چوار پێنج مەسەلەن. بەرنامەجی حکوومەت مەفروض وایە بەرنامەجەکە زۆر ئاشکرا بێت چی ئەەکەی تۆ ئەم 4 ساڵەیە یان ئەم 5 ساڵەیە، و دوایی لەوە مهمتر دوایی محاسبە بکرێت تۆ عەدەدا ئایا بۆچی تەنفیز نەکرا. ئێستاکە وعودی زۆر هەیە بەڵام تەنفیز زۆر کەمە لە زۆر وڵاتە، نەکە لە کوردستان، خاصەتەن لە بەداخەوە لە وڵاتە عەرەبیەکان و عالەمی دووهەم و عالەمی سێهەم ئەمانە زۆر بۆ ئەدا. جا لەبەر ئەوە پێویستە کات من ئەزانم کە حکوومەت ئەگەر بێ خزمەتی گەلەکەی بکات ئەبێ خطەیەکی ئیستراتیژی دابنێ لە ژێر سایەی خطە ئیستراتیژیەکە بۆ 50 ساڵ، خطەیەکی مەرحەلی دابنێ بۆ 5 ساڵ، کولی 5 ساڵێک وەکویان 4 ساڵ وەختی انتخابات، کە حکوومەت یعنی هەنگاوێکی گەورەی نابێت بۆ خزمەتی گەلی کورد لە بواری اقتصادی و ئابووری، لە بوارەی سیناعات و ئیجارە و سیاحە و ئەم شتانەی تر. وەکو یابان ساڵی 1950 حقیقەتەن لەژێر سفرە بوو، یعنی هیچی نەما بوو، هەمووی تەدمیر بوو، بەڵام قیادەکەی دانیشت خطەیەکی 50 ساڵیان دانا، تەسەوەر طموحەکان چی بوو؟ یان ئێمە ئەبێ لە سیناعاتە بگەینە ئەوەی کە ممکن بغیری صناعاتی حربی کە ممنوع بوو لەسەریان لەو کاتەدا، ئێمە لە صناعاتی مەدەنی و لە تیجارەتە ئەبێ بگەینە مستەوای ئەمریکا. وفعلا كل 5 ساڵێک خطواتێکی زۆر باش ئەنجام. ئێمە پێویستمان بەوە هەیە. بەڕاستی من نازانم ئێمە ئێستاکێ يعني حکوومەتی کوردستان تقریبا ئەوە حکم ئەکات تقریبا
لە 1991 تقريبا أو 92 تا ئێستاکە، يعني تقريبا 30 ساڵ کەم نیم بەڵێ 31 ساڵە بەڵێ 31 ساڵ چاولێتی 31 ساڵ ئەگە 91 بە 31 ساڵ لە 91ەوە مەسەن حکم ئەکات پێویست دەکات بەڕاستەکەی يعني الحمد لله بعض شتێکی باش هەیە لە کوردستانە ئینسان حەق بڵێ يعني مەسەن وەکو ئینسان ئیحساسەکە بۆی پێشکەوتنێکی مەدەنیەت و عیمران هەیە لە هەولێر لە سلێمانی لە دووبۆک، بەڵام منۆ ئەزانم ئەوە کافی نییە. ئێمە وەختی خۆی پێش ڕەنگە 20 ساڵ پێش ئێستاکێ کە دوای سقوطی سەدام حوسێن 2003 ئێمە مەشروعێکمان تەقدیم کرد بۆ حکوومەت، مەشروعێکی تەنمەوی کە ئەم مەشروعی تەنمەویە هات لە مەجموعەیەک لە کار و عەمەل و مؤسسات. من وا ئەزانم ئەگەر قسەیان بکردینایە لەوانەیە ئەگەر يعني 100% ناجح نەبووینایە بەلای کەمیەوە 50% استفادەمانە کرد ناجح بووین بۆ مەشروعاتە و کاتە بە تایبەتی لەو کاتەدا ئیمکانیاتی گەلی کورد ئیمکانیاتەکەی باش بوو و ئیمکانیاتی ماڵیش هەر زۆر باش، عالەمیش مستعد بوو بۆ یارمەتیدان وەکو جەنابەت فەرموو ئومەمی متحیدە حکومە يعني ئەمریکا ئەوروپا مستعد بوون ئەگەر ئێمە مەشروعێکی باشمان تقدیم کردە، مەشروعێکی اقتصادی، مەشروعێکی صناعی، بۆ ئەزانم دکتۆر بۆ ئێمە. دکتۆر پرسیاری کۆتاییم پەیوەندیدارە بە ینی مەکان و جێگەی تۆ لە دنیای ئیسلامی. زۆر جار دەڵێ کە کاتێک کە من دەبینن دەزانن کوردم پرسیاری کورد سەرنج دەدەن، بەڵام تۆش بەرپرسانی دنیا دەبینی کورد بەسەر ئەو پارچانی کە دابەش بووە زۆر جار مامەڵی تون دووڕقی لەگەڵا کراوە، زۆر جاماپەکانی پێشێل کراوە، زۆربەی کات ینی لە دژی کورد لێدوان و قسەیتون دەبینین. چیان لەگەڵا باز دەکەی؟ دنیای ئیسلامی پێویستە چۆن مامەڵە لەگەڵ کورد کاکە بەو تاریخە فراوان و خوانوبەرینەی هەیە لە نێو دنیای ئیسلامیدا؟ ینی بۆ لە چەند ڕۆژی ڕابردووە دۆگاوتی کە ئەو کوردی خۆشەوێ لەبەر خوا لەبەر ئیسلام یان لەبەر خوا کوردی خۆشەوێت. هیچ بابەتێکی جاروبار گفتوگۆ لەگەڵ کردووە پەیوەندیدار بە دۆسی کورد. بەسم لەوەیە پێگەی تۆ سەبارەت بە دۆسی نەتەوەکەت چۆن گفتوگۆ لەگەڵ بەرپرسی وڵاتان کردووە، چۆن قسەت لەگەڵ کردوون؟ يعني بێگومان ئێمە بەپێی توانای خۆمان هەوڵ ئەدەین، بەڵام مهما كان توانای من و علمی جەنابتان بۆ جانبی سیاسی کوردی ئەگەر قیادەی کورد یارمەتی درم نەبێت ناتوانم زۆر هەنگاو بنێ. لە وەختی خۆیان کە وەختێک يعني کە وەختی کوردستان بە تایبەتی هەڵەبجە بۆمباران کرا و دوایی ئەو کێشە گەورەیە دروست و هەروەها ئەنفال حتا لەو کاتەشدا ئەڵڵا خوا ئەزانێت ئێمە بحکم ئەوەی کە لە منظەمەی تەعاونی ئیسلامیە من یەکێک يعني اعتبارێن کردم لە کیباری خوبەڕا، ئێمە توانیمان لەوێ بەیانێک بکەینە ئەوەی دژی ئەوەی کە عێراقیشی تیا بوو کە بەیانێک دروست کرێت کە ئیدانە طبعا کە گەیشتە مەجلیسی وزەرا بەداخەوە ئیدانەکەیان لەبێت، بەڵام تەنبیه و توضیحێکی و ئاشکرایان کرد کە ئەم حادیسە ڕوو ئەدات ئەمە دروستە. مثلا من وا ئەزانم ئەبێت سیاسەی خارجی ئیقلیمی کوردستان من وا ئەزانم پێویستی بە مراجعەیەکی باشە، ناڵێم ناکەم تەرکیزی کوردستان بەداخەوە قیادەی کوردستان هەل لەسەر غەربە، بەینەما يعني مەفروض وایە ئێمە احتیمامان هەبێ بە عالەمی عەرەبی و بە دراوسێکانمان چی استفادەیان لێ ئەەکەین و هەروەها استفادە بکەین لە عالەمی عەرەبی و عالەمی ئیسلامی و لە عالەمی شەرقی. يعني من حەز ناکەم ئەو قیادەی کوردی ئەزانێت کە ئێمە وەفدێکیمان نارد لە ئیتحادی سۆڤێتیەوە بە داوای من لە ئاسف لە رووسیاوە پێکهاتبوو لە ڕئیسی مەجلیسی ئەمنی قەومی ئوستاذ ئەحمەد کەبرایەکی موسڵمانە برادەر لەگەڵ نائیبی وەزیری دیفاع مقابلەی ناکەم ئەشخاصەکان و کیباری شخصیاتی کوردستانیان کرد و مستعدیش بوون کەوا يعني ئەو سینەتۆر ئەحمەد تقریبا یەکێکە لە کیباری ئەغنیا خاصەتەن لە ناحەیەی بترۆل و غاز و ئەوانە، بەڵام بەداخەوە هاتن و من ڕسالەیەکیشم نووسی بۆ جەنابی کاک مەسعود، بەڵام بەداخەوە ئیستیفادەیان لێ نەکرا. چاوەڕێیانی تۆ من وەفدێک بنێرم لەکێ لە سینەتۆر ڕئیس ئەمن القەومی کە هەموو شت بەدەستێتی لەگەڵ نائیبی وەزیری دیفاع، بەڵام
زۆر ئیسفادەی لێ نەکرا. من ئەڵێم پێویستە کە میثالێک و هەروەها یعنی کە وەختێک دوای استقلال یعنی داوای استقلال و قضیه استفتاکە لەسەر استقلال هەموو ئەزانێ قیادەی کوردی کە من زۆر دەورم هەبوو فەزلی خواوە کە خەڵک زۆر انتقادیش ئەو ژنەویشمان زۆر پێ ئەدەن بەداخەوە کە ئیبراهیم خەلیل دانەخرا. ئیبراهیم خەلیل تەسلیم نەکرا بە حکوومەتی عێراقی. ئەمانە یعنی بەتان بە شکلێکی قانونیش نەک بە شکلێکی غیر قانونی. ئەمە شخصێک ئەتوانێت ئەگەر قیادەی کوردی خطەیەکدا بنێ بۆ تەعاون لەگەڵ عالەمی عەرەبی، لەگەڵ عالەمی ئیسلامی، لەگەڵ عالەمی شەرقیشە، ئێمە لەگەڵ یعنی تۆ بزان ئەندەنوسیا، مالیزیا، ئەم دەوڵەتانە خۆ کەم نین بەڕاستی. مالیزیا یەکێکە لە دەوڵەتە متەقەدیمەکان. ئێمە و هەمومان ئەتوانین، بەڵام پێویستمان بەو خطە و بەرنامەژە هەیە کە دابنرێ بۆ سیاسەی خارجی ئیقلیم. بەڵێ، سوپاس بۆ تۆ، کاتەکەم هەرەوەندە بوو. دکتۆر عەلی قەرەداخی، ئەمینداری گشتی یەکێتی زانایانی جیهانی مسلمان، سوپاس بۆ تۆ کە لە ڕێگەی سکایپەوە لە قەتەرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون. شاد و کامەران بن.